هەموو ئەو پارچانێکە لەو گەلەریایە نسخە یەکەمی کارەکانەکە لای خۆمە. ئەمە بەڕاستی وای لێکا کە بڵێم سیرامیکێکی تەقلیدی نییە. حەزەکەم هەموو ئەو کارانێک ئەەکەم بەگڵی سوود بیکەم، حەزەکەم ئیشەکانم بۆنی خاکی خۆمی لەبێت. بۆ بە ئیشی وردیش کۆمەڵی ئیشی جوانی کردووە، لاقەی بە خنجەری کوردیە مەسەرەن یاخۆت بابەتێکی تر. هیوادارم لە ئایندەیەکە لە ئایندێکی نزیکە بێتە عادەت لە بۆ ئوتێلەکان، بۆ شوێنە گشتیەکان، بۆ مەطعەمەکان ئەو پارچانە دانێن و بەکاری بێنن بۆ جوانکردنی شوێنەکانیان. من ناوم هەبا جەمالە، دەرچووی پەیمانگای تەکنیکی سلێمانی متاڵی 94. ئێستا فەرمانبەرم لە بەڕێوەبەرەتی هونەری شێوەکاری. لە ساڵی 2010 کردو بە کاری سیرامیک و هەتا ئێستا بەردەوامم. خاوەنی 3 پێشانگای تایبەتم. یەکەم پێشانگا ساڵی 2007 لە هەولێر پێشانگایکی سیرامیک تایبەتم کردەوە. هەرو پێشانگایە داوەتی چەندین شوێنی ترکرا لە هەمان ساڵە. پێشانگای دووەم لە گەلەری زاما بوو، خۆشبەختانە پێشانگایەکی زۆر جوان بەڕێز ڕۆستەم ئاغا لە بۆی کردم. پێشانگای سێمیشم 2018 بوو. لەو بینی ئەو 3 پێشانگایە دەواازەی شەهیدانی شارم دروست کرد 2010. ئەو دەواازەیەش کارێکی تایبەت بووە من لەبەرەوەی یەکەم کار بوو کە لەسەر جادە بیکەم. خاوەنی ئەو 4 ئیشم، بەڵام ئێستا حالیان خاوەنی گەلەری ئاهوم. گەلەری ئاهوو خەونی چەندین ساڵم بوو، بەڵام لە 2 ساڵی ڕابردووە تقریبان تر بەجددی ئیشم بۆ کرد و گەیشتمە ئەو قەنەعەتێکە پێویستە گەلەریەکەم هەبێ. تقریبان لە هەوڵی ئەم 2 ساڵە گەشتمەوەی کە ئەو گەلەریە دابمەزرێنم، بەشێکی وەکو وەرشەیە، بەشێکیشی بۆ نمایشی کارەکانە. نمایشەکە لە هەمووی گرنگترە چونکە کۆی هەموو کارەکان تیا کۆبێتەوە. و ئەم گەلەریە ئەزمموی 20 ساڵی خۆمیتیایە، ئەزمموی 20 ساڵی کارکردن. هەموو ئەو پارچانێکە لەو گەلەریایە نسخە یەکەمی کارەکانەکە لای خۆمە، هەندێکی نەماوە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو کارەکان نسخە یەکەمی لای خۆمە. کۆمەڵە کاری زۆری لە خۆگرتەوە گەلەریە و بەشێکی وەکو وەرشە بەکارێنم. ڕۆژانە 4 بۆ 5 ساعت کاری تیاکەین. هەندێک شەوانش ئەمێنینەوە کە فڕنەکە ئیش پێەکەم لەبەری مودەیەکی زۆری ئەوێ کارەبە. ئەو گڵی کە بەکاری ئەهێنم گڵێکی تایبەتە بەخۆم. حەزەکەم هەموو ئەو کارانێک ئەەکەم بەگڵی سوود بیکەم، حەزەکەم ئیشەکانم بۆنی خاکی خۆمی لەبێت. ئەو گڵم لە دووس خورماتوو بۆیێت لە ڕێگەی کاک حەیدەر کاکەیەوە کە ئەوان تەجروبەیەکی باشان لەگەڵ گڵا هەیە. من ئەو گڵم لای ئەوانە بەدەستەگات، گڵێکی تایبەتی زۆر باشە، کوالیتێکی زۆر باشی هەیە. هەنێ جار بە گڵی ئەی بێژمەوە ئەگەر هەستکەم وردە گڵاکە، یعنی بە کەڵکی ئەوەی ببێژرێتەوە. هەندێک جاریش نایبێژمەوە، هەر گڵەکە یەکسەر ئەهێنم ئەیکەوە ناو ئاوەکەوە دای ئەنێم هەتا 1-2 ڕۆژ وازی لێهێنم. دوای 1-2 ڕۆژەکە تێکی ئێم بە جوانی، تەوانە بێ زۆر ڕوون بێ، زۆر ڕوونەی گرمە خۆم. بە هێڵەکێک ئەو گڵە ئەو قوڕاوە کە ڕوونە بە هێڵەکێک ئەیپاڵێنە ناو دووهەمەوە. هەموو ئەو بابەت ئەو شتە زیانی کە تایەتی وەکو وردە بەرد و زیخ و چیلکە و چاواڵ و هەموو شتانێک کە تێکەڵ لەبێ هەمووی ئەپاڵێم لەوێ. ئاوەکە وردە وردە سەرەکەوێ خۆی ئەنیشێت، قوڕاوکی ئەنیشێت. ئەو ئاوەی سەرەوەی هەندێک جار بە ئیسفنج دەرەهێنم، هەندێک جاریش ئەوەنە زۆرە بە جام لێ دەرەهێنم کە تۆزە خەست بەوە پارچەگوێنی ئەهێنم. هەموو ئەو قوڕاوە خەستە ئەکەمە سەر پارچەگوێنەکە، وردە وردە کزر ئەبێتەوە. لەبەرەوەی سیرامیک هێزی بازووی ئەوێت بەڕاستی. منیش ناتوانم ئەو هەمە بەدەست بشێلم کە وەز بەکەم زۆر بێ بە قاچ ئەیشێلم. زۆرنی کاتەکان بە قاچ لە شوێنی خۆیان ئەیشێلم، پارچە پارچەیەکەم ئەیکەمە ناو نایلۆنەوە یا دەبەی کە سەرەکی کەفز بێت. ئەمانە هاوین دانم بۆ زستان کە دەرێهێنم، هەر پارچەیەکە دەرەهێنم ئەیکەمەوە سەر
پارچەی دوێنێک یا پارچەخانێک جارێکتر بە قاچ ئێشێلمەوە ئەوەش ئەەکەم بە پارچەی وردور تۆپەڵە هەر جار و تۆپەڵەکە خەمە سەر ویلەکە و کاری خۆمی پێەکەم. وەکو هەموو دەستپێکێک منیش سەرەتا بە گۆزە و جیزە ئەوانە دەسم پێ کرد بەڵام وردە هەستم کرد تر ئەم ئیشانە زۆر دووبارە بوونەتەوە پێویستە بابەتێکتر تێکەڵ بە سیرامیک بکەم هەم خزمەت بێ بۆ بابەتی تر هەم خزمەت بێ لە بۆ کارە هونەرێکم بۆ سیرامیکەکە بابەتە مێژوویەکان ئەهێنم لەگەڵ کارە سیرامیکەکەیە بە هەردووکی کارێکی لە دروستەکەم زیاتر کارەکانم لە شێوەی قاپا دروستەکەم لەبەرەوەی ئەو کارانی کە ئەمێ بیکەم زیاتر خزمەت بە مێژوو بکەم بە بابەتە فۆلکلۆرەکانەکەم بە شێوەی زەغرەفە دای ئەڕێژمەوە شێوەکانەکەم بە شێوەی زەغرەفە دووبارەیەکەمەوە لە بازنەیەەکە ئەو بازانش لە قاپێکە خۆی بینێتەوە کارەکانی تێکەڵ بە تاریخی کوردی و کەلتوری کوردی ئەکرد کە تۆ سەیری فخارەکانی ئەەکەی یا ئیشەکانی ئەەکەی سیرامیکەکانی ئەەکەی سیر ئەەکەی تاریخی زەردەشتەکانی تیاخێنیتەوە بزەبت زەردەشتەکان و ئیشیان و نازانم کاریان و هەموو شتێکیان لەو فخارە خێنیتەوە خەیاڵی زۆر فراونە ڕەبتێ ئەکا بە تاریخی کۆنی کورد ڕاستی ئەمە شتێکی باشە ئەم جاریش ئەتوانێت ینی ڕۆحی فۆلکلۆریش تیا بدۆزێتەوە کە پەیوەندی بە چڕی خەتەکانی فۆلکلۆرە بە ئیشی وردیش کۆمەڵی ئیشی جوانی کردووە لاقەی بە خنجەری کوردیە مەسەرەن یاخۆت بابەتێکی تر یەکێ لە بابەتانی کە زۆر گرنگیم پێیاوە بۆ نمونە جامی چلکلیلەیە جامی چلکلیلە بەرەو نەمانەچێت بەرەو ئەوە چێکە جیلی دوای ئێمە بەتاوی نەزان جامی چلکلیلە چییە من زۆرمە بەسمە ئەو بابەتانە بێنمەوە جارێکتر کاری بۆ بکەمەوە بەرجستێکم بە سیرامیک جامی چلکلیلە یەکێکە لەو جامانی کە زۆر کارم بۆ کردەوە فەلسەفەیەکی زۆر جوانی لە پشتە لە شاری سلێمانیا زۆر بەکارهاتەوە ئەم جامەیەکێکە لەو جامانەی کە بۆ لەدایکبوونی مناڵ ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەندامێکی تازە هاتوۆتە ناو خێزانەکەمان ئەم جامە لەبەروی زڕەیەکی زۆر خۆشی هەیە دەنگێکی زۆر جوانی هەیەتە گوێچکە بۆ شتنی ئەو مناڵە بەکارێت ئەمە مەراسیمێکی زۆر جوانە بابەتێکی فۆلکلۆری جوانە بە جامێکی تایبەت ئەکرێت منەوە جامم جارێکی بە سیرامی کردێتەوە بۆ ئەوی جارێکی بژێتەوە لە ناوچوون بیپارێزن هەرچەنە ئەم جامە میلەتانی تریشیانە میلەتانی تریش بەکارێن بەڵام بە ستایلی خۆیان ئەو مەراستیمە لای ئێمە وایە دوای حەوت ڕۆژ مناڵەکەی پێئەچۆن بەڵام لە شوێنێک ترا لەوانەیە بە جۆرێکی تر بێ ئەوان شوێنی تر هەیە دوای 40 ڕۆژ ئەو مناڵە بۆ جامە ئەشۆرێ 40 جام ئاوەکەن بەسەری مناڵەکە بۆ ئەوی 40 ڕۆحی خراپ دەرچێ و 40 پاک بێتە شوێنی هەندێک ڕەنگی تایبەت بەکاریانم هەندێک ڕەنگی تایبەتم هەیە بەخۆم ئەو ڕنگانەیە کە لە چواردەورم هەن ئەو ڕنگانەیە کە خۆم دروستێکم لەبەری من ڕەنگی بازار بەکار نایەنم حەزەکەم ئەو کارێک کە لە کۆتایی یایەتە بەرهەم کارێک بێت لە ساسە بەرهەمی ناوخۆ بێت هەموو ئەو شتانی کە لە دەوروبەر من ڕەنگیان لێ دروستەکەم ئەو ڕەنگە خاکیانش زیاتر دروستەکەم کە تایبەتە بە خۆم و تایبەتە بە کارەکەم ڕەنگەکە دروستەکەم پێویستکە لەسەر ئەو کارە هەندێک ڕەنگی تایبەت کە نزیکە لە گڵە سوورەکەەوە بەکاری ئەهێنم وشکە بێتەوە دوای شک بوونەوە تا ئەو ئیشە ئامادەیە بۆ نمایش و یێتە بەرهەم شتێکی ترم هەیە مەراسیمی پشتێن بەستیم زەردەشتەکانم هەیە ئەو مەراسیمێکی تایبەتە بە زەمانێکی تایبەت بە مێژوویەکی تایبەت ئەو مەراسیمانە کاتێ من کارم بۆ کرد زۆر کەم بوو هەتا چەندین سەرچاوم کۆ کردەوە بە فارسی بە کوردی هەر زۆر کەم بوو هەموویم کۆ کردەوە لە کۆی هەر هەمویان گەشتمەوەی کە ئەو مەراسیمە لە جامێکا کۆ بکەمەوە ئەوە ژێکێکتر لە بابەتانی کە زۆر کارم بۆ کردەوە پێم باشە هەموو ئەو بابەتە مێژویانە و ئەو بابەتە فۆلکلۆرانە جارێکی بە سیرامیک دروستکەمەوە لەبەرەوەی هەموو میلەتێک ناسنامەی میلەتەکە مێژووەکەیەتی ئەگەر من لە ڕێگەی سیرامیکەوە خزمەت بە مێژوو بکەم ئەوە کارم بۆ ناسنامەی میلەتەکەم کردەوە ئەمە بەڕاستی وای لێکا کە بڵێم سیرامیکێکی تەقلیدی نییە مەهاباد خان کارەکانی زۆر جوانە زۆر باشە و هیوادارم لەسەر ئەو ڕێوازەی خۆی بەردەوام بێ
هەندی ڕومزی تاریخی بەکارهێنێت و تەرخانی ئەگا بە هونەرەکەی خۆی چۆن تێکەڵی ئەو ئیشانەی خۆی ئەکات. بە هەر حاڵ ئیشەکانی لە هەرە شتێکی تازەیە بۆ هونەری کوردی و دڵنیاشم لە دوا ڕۆژ ئەم بینینەی فراوانترە بێت و شتی جوانتریش ئەکات. هەموو ئەو کارانی کە دروستیەکەم لە گەلەری ئاهوو ئەبێ بە دوو بەشەوە. بەشێکیان ئەو نوسخانەیە کە ئۆرجیناڵە کار تایبەتەکانە بە گڵی سوورێکم، هەنێ پارچەشم هەیە بە گڵی سپیەکەم بۆ ئەوی بەراوردێ بکەم بۆ چاوی بینەر کە ئەو کەسانی ناو گەلەرێکە و بزان ئەمە گڵی سوور و ئەمە گڵی سپیە. ئەمە کەیتری ئەو بەشانەیە ئەو شتانەیە کە بۆ بازار دروستیەکەم، بۆ ماڵان دروستیەکەم، نرخێکی زۆر هەرزانی لەسەر دانیم، هەمان دیزاینە، هەمان قیاسە، بەڵام بە مادەی تر ئەو بەشە دروستەکەم، هەمان ڕەنگیشە، بەڵام بەپێی داواکاری ئەو کەسێکێتە گەلەرێکە و داوای ئەو ئیشاکە ڕەنگەکی بۆ ئەگۆڕم. ئەوانە ڕەنگی بازار بەکارێنم بۆیان، ئەوانە سعریان زۆر هەرزانە. مەبەستیشمە ئەو بەشەی کە نرخەکانیان زۆر هەرزانە بە نرخێکی زۆر هەرزان بۆیە دامناوە بۆ ئەوەی کە بچێتە زۆرینەی ماڵەکانەوە. زۆرینەی ماڵان ئەو ئیشانەیان تیابێت کە تایبەت بە فۆلکلۆرە، تایبەت بە کۆمەڵە بابەتی مێژوویە. هیوادارم لە ئایندەیەکە لە ئایندێکی نزیکە بێتە عادەت لە بۆ ئوتێلەکان، بۆ شوێنە گشتیەکان، بۆ مەطعەمەکان ئەو پارچانە دانێن و بەکاری بێنن بۆ جوانکردنی شوێنەکانیان.